من ناتوانم بچمە دەرەوە. سەرجەم شوێنەکانی بلیت بڕین داخراون. ئەم بەیانیە هەموو هۆکارەکانی گواستنەوەی گشتی لە ووهان داخراون. دەبێت بەردەوام بین لە کۆنتڕۆڵکردن و داخستنی هەرێمی هۆبێ، بە تایبەتیش ووهان کە شوێنی تەشەنەکردنی نەخۆشیەکەیە. دەترسم، درۆ دەکەم گەر بەڵێم ناترسم. پلەی گەرمی لە شم پشکنی 37.5 بوو. خەریک بوو دەبورامەوە. هێشتا لە ووهان هەمووان توش نەبوونە. ژیان زۆر ناسک بووە. هاتوومەتە نەخۆشخانە. دەبێت بە زوندویی بگەڕێمەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا یەکە تەندروستیەکان لە شانگەهای، ژێنجانگ، هایان، جانگیزی کەوتونەتە ڕێبەرە و ووهان. پێم وایە ژیان لە شارەکەم نەوەستاوە. تەنیا ئەوەیە کەمێک هێواش بۆتەوە. ئەگەری ئێمە بەرەنگاری ئەو پەتایانە بینەوە، چیتر هەیە لە بڕی ئێمە بەرەنگاری بێتەوە. تا ئەو کاتەی هیوا هەبێت سەختیەکانی پێشوو هیچ نین. کەرەنتینەکردن و مانەوە لە ماڵدا بۆ ماوەی 1 مانگ لە شاری ووهاندا. 23 کانونی دووەمی 2020 کاتژمێردەی بەیانی. هۆکارەکانی گواستنەوەی گشتی لە شارەکە بە پاس، شەمەندەفەری ژێرزەوی، کەشتی، هەموو هۆکارێکی گواستنەوە لە کارخرا. کاتژمێردەی بەیانی 23 کانونی دووەم. ووهان چووە نێو حاڵەتی قەدەغەکردنی هاتوچۆوە. ئەوەش هەوڵێک بوو بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی کوشندا لە نێو وڵاتدا. بینیم ئەم بەیانیە سەرجەم پاس و شەمەندەفەری ژێرزەوی شارەکە وەستان. زۆرێک لە خەڵکی ناتوانن بچنەوە ماڵەکانیان، بەڕاستی بەداخم بۆیان. چێن هانگ کە کرێکارێکی گەڕۆکە بە ناچاری لە نێو وەستێنراوان بوو. کاتێک کە بیستمان هەموو هۆکارەکانی گواستنەوەی گشتی ڕاگیراون، زۆربەمان بە پیادە بە نێو شەقامەکان کەوتینە ڕێ. ئەو لەگەڵ هاوڕێیەکی لە کۆتاییەکەیدا پەناگەیەکیان دۆزیەوە. ئازێکی ژێرزەوی بوو. بەدوای پەناگەیەکی ڕزگاریدا دەگەڕاین و ئەو شەوە باران بوو. شوێنێکمان دۆزیەوە کە لە تەڕبوون بمان پارێزێ، کە بارانەکە وەستا بەردەوام بووین لە ڕۆیشتن. بەڕێگاوە بووین کاتێک بیستمان پەناگەی ڕزگاری پڕ بۆ و جێگای کەسی تریتیان نابێتەوە. لە کاتێکدا چێن لە ژێر بارانەوە ڕێدەکرد، ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە ووهان لە یەکەم ڕۆژی قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیەندرا 495 حاڵەت بوو، کە ئەمەش دەهێندەی ژمارەی 2 هەفتە لەمەوبەر بوو. هێشتا 9 ملیۆن کەس لەو شارەدا دەژیان. ڤایرۆسیەکی نوێی کوشندە بڵاو بۆتەوە لە نێو بازاڕی ئاژەڵە چێویەکان. ئەم بازارە بۆ خۆراکی دەریایی بەنایاسایی لە ووهاندا ئاژەڵی چێوی تیادا دەفرۆشرا. جا ئەم بازارە بۆ خواردنی دەریایی وادانرا کە شوێنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بێ. دەسەڵاتدارانی ناوچەکە لە یەکی کانونی دووەم بازارەکەیان داخست، بەڵام ئەو کاتە ڤایرۆسەکە بڵاو بوو بۆوە. دۆکتۆر ژاوژێنگانگ یەکێک بوو لە یەکەمین تەندروستکاران کە لە ووهان ڕوبەڕووی ڤایرۆسەکە بوویەوە. لە ڕاستیدا نەخۆشەکە لە دەرەوەی ووهان بوو، تای هەبوو، ئارەزوی خواردنی نەبوو و کۆخەشی لێبوو. پشکنینی تیشتی تەنووری بۆ کرا دەرکەوت هەوکردنی سیەکانی هەیە، بەڵام دواتر دەرکەوت کە گرنگترین پێوەری دیاریکردنی نەخۆشیەکەی بریتی بووە لە بەرکەوتنی لەگەڵ خەڵکانی بازاری خواردنە دەریایەکانی ووهان. لە کاتێکدا کە ئاژەڵی چێوی بە سەرچاوی نەخۆشیەکە داهاندرا، بەڵام بەڵگەکان ئاماژەیان بەوەدا کە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تریش دەگوازرێتەوە. لە ڕاستیدا گواستنەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر لە دوو شوێندا دەرکەوتووە. ئەمە جۆنگ ناشنانی 83 ساڵیە، شارەزایە لە نەخۆشیە گوازرەوەکان. لە کاتی کارەساتی سارسی 2002 بۆ 2003 وەک پاڵەوانی نیشتیمانی ناوزەند کرا، هەواڵەکەی بۆ ڕایگشتی ئاشکرا کرد. بەڵگەکان ئەویان دەرخستووە کە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەگوازرێتەوە. زۆربەی نەخۆشەکان لە ووهان و یان پێشتر لەوێ بوونە. بە بۆچوونی من پێویستە خەڵکی لە ووهان بە هەموو شێوەیەک دوور بکەونەوە. بانگەوازی ئەم پسپۆرە هەموو خەڵکی لە سەرانسەری چیندا هۆشیار کردەوە، بەڵام لە ووهاندا دۆخەکە لەدەست دەرچوو بوو. لە ڕاستیدا ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە و لە کەسێک و بۆ کەسێکی تریش دەگوازرێتەوە، تەنانەت کارمەندانی تەندروستیش توش بوونە. نەخۆشەکەی دکتۆر ژاو هەرگیز سەردانی بازاڕی خواردنە دەریایەکانی نەکرد بوو، بەڵام هەر تووشی ڤایرۆسەکە بوو. 2 ڕۆژی دواتر دەرکەوت کە دکتۆر ژاویش بۆتە هەڵگری ڤایرۆسەکە.
گەڕامەوە ماڵەوە ئیتر لەرز داگرتم و هەستم بە ماندووبوونیەکی زۆر کرد. پلەی گەرمی لەشی خۆم پێوە 37.5 پلەی سیلیزی بوو. تاوەکو دەهات هاوکارانی ژیاو زیاتر نیشانەکانیان لێبەریار دەکەوت. بەرکەوتنی ئێمە بەهۆی ناپارێزراوی بوو و توشبوونی تەواوی ستافەکەی منی گرتەوە لە پزیشک و پەرستارانی تیمەکەم. جا لەو خاڵەوە بۆمان دەرکەوت کە ڤایرۆسەکە زۆر خێرایە لە گواستنەوە. لەگەڵ بڵاوبوونەوە و بەهێزبوونی ڤایرۆسەکە 38,000 تەندروستکرای مۆڵەت پێدراوی وۆهان کورتی هێنا بەهۆی نەخۆشکەوتنیان. لەگەڵ زیادبوونی سەردانی خەڵکی بۆ نۆرینگەکان سیستەمی تەندروستی شارەکە کەوتە ژێر گوشارێکی زۆرەوە. زۆر قەرەباڵغا بەخوا تا ئێستا شتی لەو جۆرەم نەبینیوە. نەخۆشەکان بە بازنەیی لەوێ ڕێز ببوون. جا ڕیزەکان ئەوەندە دوور و درێژ بوون هەر بە بینینی ترس داگرتم. ئاخر ئاوا نابێت، دەبێت 24 کاتژمێر کار بکەین. هێشتا نەخۆشگەلێکی زۆر هەن کە چاوەڕوانن. لە ڕۆژی دووەمی قەدەغەکردنی هاتوچۆدا کارکردن لەسەر نەخۆشخانەیەکی نوێ دەستی پێکرد، نەخۆشخانەی نوێی هۆشێنشان. ئەم نەخۆشخانەیە 1000 قەڕێوەڵەی لە خۆ دەگرت بە تایبەت بۆ چارەسەرکردنی نەخۆشانی کۆڕۆنا دروست دەکرا. ئیشی من بریتیە لە خێرا ڕاپەڕاندنی کارەکان. هێندەی بکرێت کارەکان خێراتر دەکەین. بەڵام دروستکردنی یەک نەخۆشخانەی نوێ بەس نەبوو. دووەم نەخۆشخانەی فریاگوزاریش بڕیاری لێدرا کە ئەمیش 1600 قەڕێوەڵەیی بوو. ساڵی نوێی لە تەندروستکارانمان پیرۆز بێت کە لە ئێستادا وا لەبەرەکانی پێشەوەی جەنگدان. ئێوە یارمەتیدەری ئێمە تا بەسەر ڤایرۆسەکەدا سەر بکەوین ئاهەنگی سەری ساڵی نوێ بژێڕین. لە مەراسیمی ساڵی نوێی چینیدا کە شەوی بێ گەیشتنەوەی خانەوادەکانە زیاتر لە 1200 تەندروستکار لە تەواوی چینەوە بەرە ووهان کەوتنە ڕێ. لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا سەرۆک شی جینپینگ سەرپەرشتی کۆبوونەوەی لێژنەی بەرەنگاربوونەوەی کرد. جەختی لەوە کردەوە کە پارێزراوی تەندروستی کاری لە پێشینەی ئەوان دەبێ. هەروەها گەمارۆدانی پەتاکە لە گرنگترین ئەرکەکانیانە. ئێستا من دۆخی فریاگوزاری نێنۆتەوەیی بۆ ئێوە ڕادەگەێنم. ڕای دەگەێنم کەوا پەتایەکی جیهانی بەنێوی کۆڕۆنا ڤایرۆس بڵاو بۆتەوە. لە سیویەکی کانونی دووەمدا ڕێکخراوی تەندروستی جیهانی پەتاکەی وەکو پەتایەکی نێونەتەوەی ڕاگەیاند. جەنگی گەمارۆدان تەنیا لە وۆهاندا نەمایەوە. هۆکاری سەرەکی ئەم بڵاوبوونەوەیە تەنها ئەوە نییە کەوا ئێستا لە چیندا دەگوزەرێ، بەڵکۆ ترسی سەرەکیمان لە توانای زۆری تەشەنەکردنی ئەو ڤایرۆسەیە لە بڵاوبوونەوەی لە وڵاتانەی کە سیستەمی تەندروستیان تۆکمە نییە. شارەکانی چین ستافی کارگە پێداویستە پزیشکیەکانیان خستەوە سەرکار. لە وۆهانیشدا نەخۆشخانە گشتیەکان قاوشەکانیان کرد بە ژووری کارەنتینەکردن بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە بە سەختی تووشی ڤایرۆسەکە ببوون. چوین بۆ یەکێک لە قاوشەکان، بەڵام پێیان گوتین نابێت هیچ لەگەڵ خۆتان ببەن بۆ ناوچەی کەرەنتینەکرا و تەنانەت کامیرەکانیش. نەخێر نابێتن بە هیچ شێوەیەک ئەمە ڕێگا پێدراو نییە و تەنانەت ناتوانن مۆبایلەکانیش لەگەڵ خۆتاندا ببەن. ئەمە زۆر ترسناکە. باوەڕ بکە تازە مۆبایلەکەم کڕی بوو نرخەکەی 1850 یان بوو. بردیانە ناوچەی کەرەنتینەکرا و ئێستاش ناوێرم بچم بیهێنمەوە مەگەر پەتاکە نەمینێت و بیگرم بیدەم. بەو دیوە هەموو خۆبەخشەکان دڵخۆش نین لەو کاری کە ئەوان ئەنجامی دەدەن. هەندێک لە خانەوادەکان هاوکاری خۆبەخشەکان دەکەن، بەڵام هەندێکیان نا. ئەوانەی هاوکاری دەکەن خۆبەخشەکان زیاد دەکەنەوە. منداڵ و کەسوکاری خوان لە شوێنێکی تر دەبن. هەندێک لە خۆبەخشەکان تەنانەت سەریشیان دەتراشن. من لە ماڵەوە دوو مناڵم هەیە، هەروە دایک و باوکیشم لەگەڵم دەژین. ئەوان ئەو کارەیان پێخۆش نییە کەوا من ئەنجامی دەدەم. بەڵام من پێداگیری دەکەم لە سەرکاری خۆبەخشی، چونکە خەڵکانێکی زۆر هەن پێویستیان بە ئێمەیە. هەر کە دەگەڕێمەوە ماڵەوەش خەمی ئەوانمە و خۆم زیاد دەکەمەوە کەوایە تووشی کێشەی کردویت. دایکم بەردەوام لۆمەم دەکات کە پورزاکەم هانداوە. لەم ڕۆژانەدا کرێکارانی شتگواستنەوە سوودێکی زۆریان هەیە. چاوان بە هەندێکیان کەوت کە پێداویستی پزیشکیان دەگەیان. ئەم پیاوانە کاتیان بۆ قسەکردنیش نییە. لە ڕێساکانی کۆمپانیایە کە نابێت قسە بکەیت؟ نەخێر، زۆر بەپەلەین تا بگەینە شوێنی داهاتوو. تا کۆگایەک دوای کەوتین، لەوێ بینیمان کە پەرستارێکدا بەشکردنی پێداویستە پزیشکیەکان ڕێک دەخات.
کۆمپانیای SF Express لە دابەشکردنی کەلوپەلی پزیشکی بەسەر نەخۆشەکانی وۆهاندا نەوەستاوە. دەوروبەری وۆهان زۆر هاوکارمان بوونە. تەنانەت حەمباڵەکانیش ئەرچی گواستنەوەی کەلوپەلەکانیان لە ئەستۆ گرتووە. بەبێ بەرامبەردەی گواستنەوە؟ بەڵێ. تەنیا 3 کۆمپانیای گەیاندنی خێرا لە شارەکەدا کاری خزمەتگوزاری دەکەن، بەڵام لە ئێستادا تەنیا کار لە گەیاندنی کەلوپەلی پزیشکی دەکەن. قسەت لەگەڵ حەمباڵی کۆمپانیەکانی تر کردووە؟ ئیرەیان پێ نابێت کەوا تۆ کار دەکەیت و ئەوانش لە ماڵەوە ماونەتەوە؟ پێم وایە دەبێ ئەوان ئیرەی بە ئێمە ببەن. سەرەڕای بوونی نەخۆشیەکە، بەڵام هەر بەردەوامین و خزمەتگوزاریش پێشکەش بە خەڵکەکەمان دەکەین. بۆ ئەمە هەست بە شانازیەکی زۆر دەکەم. بەڕاستی؟ بەڵێ. شێ بە تەنیا لە وۆهان دەژی، لە کاتێکدا خانەوادەکەی لە گوندێکی دوور لە وۆهان دەژین. زۆر جار دەچێتە ئەو نەخۆشخانانەی کە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایان لێیە. هاوژینەکەم زۆر پاڵپشتمە، داوام لێ دەکات کە دەچمە دەرەوە زۆر هۆشیار بم. هەموو شەوێک کاژمێر 8 بە ڤیدیۆ قسە لەگەڵ یەکتری دەکەین. هاوژینەکەم نیگەرانی ئەوەیە کە هەڵی بخەڵەتێنم. زیاتر نیگەرانی ئەوەیە کە ڕەنگە بچمە شوێنە قەرەباڵەکان یان نەخۆشخانەکان. زۆر جار کوڕەکەم پێم دەڵێت باوکە زۆر شانازت پێوە دەکەم. هەر جارێکیش کە گوێم لەو قسەیە دەبێت لە ناخەوە هەست بە ئاسوودەیی دەکەم. لە 12 شوباتدا زیاتر لە 10,000 حاڵەتی نوێ لە شارەکە ڕاگەیەندرا. زیادبوونی ڕێژەکە لە کاتێکدا بوو کە دەسەڵاتدارانی تەندروستی بە دەرکەوتنی نیشانەکان توشبووەکانیان دیاری دەکرد، نەک بە پشکنینی چاو. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی کۆمەنیست لیژنەی ناوەندی چین لە 12 شوباتدا کۆ دەبێتەوە. لە هەمان ڕۆژدا سەرۆکشی کۆبوونەوەی تر لەگەڵ لیژنەی ڕوبەڕووبوونەوە ساز دەکات. کۆبوونەوەکە گەیشتە ئەو ئەنجامەی کە بیرۆکراسیەت و فۆرمالیزم دوژمنی گەورە بوون لە جەنگ دژ بە ڤایرۆسی کۆڕۆنا. ڕۆژی دواتر هەرێمی هۆبێ و شاری وۆهان گۆڕانکاری گەورەیان بخۆیەوە بینی. ڕێکاری تونتر دژی پەتاکە جیرانە بەر. هاوکاری زیاتر گەیشتن. لە 13 شوباتدا 1400 تەندروستکاری سەربازی نێدرانە وۆهان. 11 فڕۆکەی سەربازی تیمی پزیشکی و پێداویستیەکانیان گەیان. بۆ یەکەمین جار بوو کەوا فڕۆکەی وای 20 چینی بەشداری چاڵاچێک بکات کە سەربازی نەبێ. تیمی تەندروستی وڵاتەکەمان باشترینی باشترینەکانی هەڵبژاردووە لە بەشەکانی چاودێری چێر، نەخۆشیەکانی هەناسەدان، نەخۆشیەکانی هەوکردن، نەخۆشە گوێزەرەوەکان. لەمڕۆوە هەمومان دانیشتوانی وۆهانین. تا ئێستا زیاتر لە 30,000 تەندروستکار لە 29 هەرێم و پارێزگای جیاوازەوە نێردراونەتە وۆهان. بەرهەمهێنانی جلوبەرجی پارێزگاریش زیادی کردووە. لە ئێستادا هەرێمی هۆبێ لە توانایدایە ڕۆژانە زیاتر لە 300,000 دەمامچی N95 دروست بکات. لە کاتێکدا لە کۆتایی کانونی دووەمدا لە توانایدا بوو تەنیا 35,000 دروست بکات. لە 17 شوباتدا وۆهان ڕایگەیان کە توانیانە هەموو ئەو کەسانە کەرەنتینە بکەن کە دەکرێت ببنە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئایا چۆن ئەو کارەیان کرد؟ پێ بە پێ و ماڵ بە ماڵ، دەرگا بە دەرگا لە دەرگایاندا. ئەمڕۆ لە دەرگای هەر ماڵێکی ئەم باڵەخانەیەمان داوە. دوێنێ هاوڕەیەکم هێندەی لە دەرگادا بوو، پەنجەکانی سوور ببوونەوە و ئاوسا بوون. ئایا پلەی گەرمیتان ئاساییە؟ کەسان نەخۆشی درێژخایەنی وەکو شەکرە و پەستانی خوێنی هەیە؟ لی پشکنینی بۆ باری تەندروستی 1000 دانیشتوان کردووە تاوەکو ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە دیاریان بکات، یا وەکو خۆی دەڵێ بیان پاڵێورێت. کوڕەکەم پێی وابوو لە ڕێکخراوی پاراستنی ئاژەڵان کار دەکەم. دواتر باوکی پێگوتکەوە دۆخەکە زۆر نالەبارە. ئیتر ئەویش لە ئێستادا زۆر نیگەرانی منە. هەر دەگری و دەڵێ دایکم لە نەخۆشخانەیە، وای زانیوە نەخۆشم. ئیتر ئەمە بۆ ئەو کەسانەی لە کاتی ئەم پەتایە لەوە هانن کە کاری گشتی دەکەن بۆ تا ڕۆتینی ڕۆژانە. هەروەها بۆ ئەوەی پەتاکە لە خەڵکی ساغ دوور بخرێتەوە، شارەکە دۆغی قەدەغەی هاتوچۆی تونتر کردووە. بۆ هاوڵاتیانەی کە دانەوێ بچنە نەخۆشخانە دەبێت پەیوەندی بە ناوەندی کۆمەڵایەتیەوە بکەن. هەمووان فەرمانیان پێکراوە کە تاوەکو بەیاننامەی داهاتوو دەبێت لە ماڵەوە بمێننەوە. تەنها ئەو هاوڵاتیانە ناگرێتەوە کە باری فریاگوزاریان هەیە.
یا ئەوانەی کارەکانیان پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەەوە هەیە سەوزە و میوە لە ڕێگای ئۆنلاینەوە داوا دەکرێن لەبەر دەرگاجیان دەهێڵن ئینجا کەسی داواکار شتەکان هەڵدەگرێت تا بەریەککەوتن دروست نەبێ. سڵاو دەکرێت بنێرمە نەخۆشخانە؟ نەخێر. دەتوانی هەندێک دەرمانمان بۆ بهێنی هەر ئەوەندە تەواو. هیچ ڕەچەتەیەکی دەرمانتان هەیە؟ ڕەچەتەی دەرمان؟ نەخێر یەکێکم لە نەخۆشخانەی گشتی وەهام وەرگرتووە بەڵام لە ئێستادا نایدۆزمەوە. کەوایە پەیوەندی بە نەخۆشخانەوە دەکەم. دەکرێت هەندێک دەرمانی ئارام بەخشمان پێ بدەیت؟ بەداخەوە ناتوانم دەبێ ڕەچەتەکەی ببینم ئینجا. ئەوەتە کە پێی دەڵێ کاکە دەدێنمە نەخۆشخانە ئەوڕەتی دەکاتەوە دەڵێت باشم. پێویستی بە شوشتنی گورچیلە هەیە دەبینیت؟ دەچم هەندێک دەرمانی بۆ دەکڕم ئینجا هەندێک دەمام و مادەی پاکەرەوەی بۆ دەهێنم. خۆیان هیچت پێ ناڵێن. ڕەنگە مانەوە لە ماڵەوە بەریەککەوتنینە پێویست کەم بکاتەوە بەڵام هەروەش بە ئاسانی تێناپەڕێ. هەمومان ئیش و کارمان هەیە. ئێمە بۆ بۆنەوەیەوە زۆر نیگەرانین خەریکە کۆمپانیەکەم ماوە مایە پووز دەبێ سەیری کە چیرەکەن نازانم 3 ڕۆژ بۆ 6 ڕۆژ 6 ڕۆژ بۆ 4 ڕۆژ 4 ڕۆژ خوا دەزانێت دەبتە چەند ڕۆژ. بەڵام لە جوولە خستنی خەڵکی وۆهان کلیلی ڕێگەگرتنە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بۆ چوونی ئەرکە هاوبەشەکەمان دوای سیرکردنی ئەم دۆخە لە چەند گۆشەیەکی جیاوازەوە ئەوەیە کە گومان لەسەر ڕێکارە توندەکانی چین نییە بۆ ڕێگەگرتن لە خێرا بڵاوبوونەوەی ئەم نەخۆشەی کۆئەندامی هەناسە کە بۆتە هۆی گۆڕینی ئاراستەی خێرای ڕێژەی بەرزبوونەوەی توشبوان و بەردەوامبوونی لە پەتایەکی بکوژ. بەڵام پێم وایە زۆر گرنگە لە بیرمان بێت کە بۆ خەڵکی وۆهان با بزانن کە جیهان قەرزاریانە. کاتێک ئەم نەخۆشیە کۆتایی پێدەی هیوادارم دەرفەتی ئەوەمان هەبێت کە سوپاسی خەڵکی وۆهان بکەین لەو ڕۆڵە کاریگەرەی کە لە ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسەکە بینیان چونکە زۆربەی ئەوانەی لێرەن جیرۆدەی ببوون بەڵام خەڵکی ئەو شارە ڕۆڵێکی کاریگەریان جێرا و هێشتاش هەر بەردەوامن. یەک مانگ دوای قەدەغەی هاتوچۆ وا پێدەچێ کۆتایی نزیک بێت. زیاتر و زیاتر لە هەرێمەکان ژمارەی کەمبوونەوەی حاڵەتەکان بەدی دەکرێت. لە وۆهانیش نەخۆشخانەی ڤایرۆسی کۆرۆنا پێویستیان بەوە نییە چەند ڕۆژێک چاوەڕێی ئەنجامی پشکنین بن. ژمارەی حاڵەتەکان لە ڕۆژێکدا 2 ئەوەندە زیاتر لە ڕۆژانی پێشوودا بەزیوە. لەگەڵ ئەوەش هێشتا پزیشک و پەرستاران ناتوانن پشوو بدەن. بە یارمەتی تەواوی چین شێوازی ژیانمان باشتر بووە. زۆرترین هاوکاری کراین بەڕاستی سوپاسگوزاری ئەوانە. پێشتر پێم وابوو لە وۆهان هەر تەنیا خۆمان دەزەنجین. بەڵام لە دواتردا بۆم دەرکەوێت کە تەواوی گەل یارمەتیمان دەدەن. پێم وایە ئەم پەتایە نامێنێت. یادگاریەکی قوڵ بۆ هەمومان بەجێ دەهێڵێ. جەنگەکە تەواو نەبووە بەڵام ئێستا خەڵکی لە داهاتوویەک دەڕوانن کە ژیان و خۆشەویستی تێدا بەردەوام بێ. سندوقی نەزانراوەکان کرایەوە کارەسات و ترس و تۆقینی بڵاو دەکردەوە. بەڵام یەک شت هەیە کە هێشتا لە سندوقەکەدا ماوە ئەویش هیوایە. جاتا ئەو ساتەی هیوا هەبێ سەختیەکانی ڕابردوو هیچ نابن.